سڵاو بەڕێزان، سڵاو ڕێزم هەیە بۆ خانمان و گەنجان و لاوانی کوردستان. هیوادارم هەموو لایەکتان باش بن. ئیتر لای من بەیانییە بە کاتی یۆتۆبۆری، ڕاستەکەی نازانم کاتی کوردستان چەندە، سەرچاو هەموو لایەکتان بەخێر بن، هیوادارم باش بن. بەرنامەی ئەمڕۆم تۆزە قسە و باز دەکەین سەبارەت بە بەهەشتی درۆزن و ڕیاکار و سایکۆپاث و ڕێیپست و بەچەباز و ئاژەڵجێکان. گوایە خودایەکەیە بە ناوی ئەڵڵایە و لە حەوتەم تەبەقەی ئاسمانە و لە پشت حیجابەوە دانیشتووە. ئەو ئەڵڵایە بەڕادەیە غەفور و ڕەحیمە کە بەهەشتێکی دروست کردیە بۆ ئەو مرۆڤانەی کەوا گەوجن، گەمژەن، دەبەنگن، درۆزنن، ڕیاکارن، سایکۆپاثن، ڕێیپستن و بەچەبازن. بەهەشتی ئیلاهی محەممەد و ئیسلام تەنها جێگای ئەو کەسانی تیادا دەبێتەوە. سەرچاو بەخێر بن هەموو لایەکتان. بەلاتانەوە سەیر و سەمەرە نەبێ و مبالەغە نییە کاتێک ئەو قسەیە دەکەم. هەر کەسێک بچێ بۆ بنج و بنەوانی قورئان و هەر کەسێک بچێ بۆ بنج و بنەوانی حەدیسەکان دەزانی تاچی موسڵمان یەک زەڕە ئەخلاقی مرۆیی نییە و لە ڕاستیدا خەتای خۆیان نییە، چکە خوداکەیان داوایان لێ دەکا کەسانی درۆزن بن، ڕیاکار بن، سایکۆپاث بن، بەچەباز بن، ڕێیپست بن و سوکایەتی بە کەرامەتی مرۆڤایەتی بکەن و بەهەشتی خوداکەیان تەنها جێگای ئەو کەسانەی تێدا دەبێتەوە. بۆ نمونە جێگای کەسێکی تێدا نابێتەوە کە یارمەتی مرۆڤایەتی داوە لە ڕێگای داهێنانەکانی، جێگای کەسێکی تێدا نابێتەوە ئەگەر هاتوو کەسێکی ڕازگۆ بێ بەڵام ڕۆژانە کڕنۆشی بۆ ئەڵڵای قورئان و محەممەد نەبردبێ، جێگای کەسێکی تێنا بێتەوە ئەگەر هاتوو ڕیزی لە ئافرەت گرت بێ، چکە دەڵێت تۆ چۆن ڕێز لە ئافرەت گرت لە کاتێکدا من وتم الرجال قوامون على النساء، دەڵێت تۆ چۆن ڕێز لە ژن گرت لە کاتێکدا ژنەکەت جار بەجار سەرەڕۆیی دەکرد بەڵام تۆ لە ترسی سەرەڕۆیی لە ژنەکەت نەدا، واتە تۆ سەرپێچی دەقەکانی منت کرد. دەبوایە بە گوێرەی دەقەکانی من هەڵس و کەوتی لەگەڵدا بکەیت. خوداکەی قورئان پێت دەڵێ ئەی چاوی چاوم ئەو ماکەرەت نەبینی لای ماڵتان دەیزەڕاند چۆن بوو یەک دوو جار سواری نەبووی، چکە من هەروەک دەبینی لە دەقەکانم چاوپۆشیم لەو قەزیە کردووە. بۆ نمونە دەڵێ من خودام کەوا بەسیر و سەمیعم کەوا دەبیسم و دەبینم کاتی خۆی کاتێک وەحیم بۆ محەممەد دابەزان دەمزانی دیاردەی ئاژەڵبازی لە دورگەی عەرەبی گرمەی دێ، بەڵام من چاوپۆشیم لێ کرد بۆ خۆشی نێوگەڵی ئێوە، چۆنە دەست درێژی نەکردە سەر ئاژەڵ. و هەروەها ئەڵڵای قورئان پێمان دەڵێ بەچەبازی پیرۆزە و من چاوپۆشیم لێی کردووە. کاتی خۆی کاتێک جوبرائیلم دەنارد بۆ محەممەد جرت و فرتی دەکرد لە نێوان زەوی و حەوتەم تەبەقەی ئاسمان، من دەمبینی، چکە من هەموو شتێک دەبینم کە بەچەبازی لە دورگەی عەرەبی گرمەی دەهات، بەڵام من نەمویست دەقێک دابەزێنم بڵێم بەچەبازی حرامە و بەچەبازی زینایە و بەچەبازی بەردبارانی لەسەرە. دەڵێن نەت دەبینی کەوا من دەموت ئەگەر هاتوو ژنێک خۆشەویستی کرد بە ئارەزی خۆی 100 جلدی لێ بدەن، بەڵام دەقێکم دانەبەزان بۆ ئەوی بڵێم هەر کەسێک دەست درێژی سێکسی بکاتە سەر مناڵ ئەوە دەبێ سزا بدرێ. نەکەرەوەش سنەتی پێغەمبەرەکەتان پێتان دەڵێ گەوجینە سیرکەن، سنەتی پێغەمبەرەکە بەچەبازی سنەت و پیرۆزە. لەبەر ئەوە ئەڵڵای قورئان بە موسڵمانان دەڵێ بەچەباز بن و هەر لەبەر ئەوەش بەچەبازی ئەمڕۆ لە وڵاتە ئیسلامیەکان گرمەی دێ. و هەروەها ئەڵڵای قورئان پێیان دەڵێ من کەسێکی ڕازگۆم ناوێ لە بەهەشتەکەی خۆم، من کەسێکی درۆزنم دەوێ. ئێمە دەقمان هەیە، دەڵێ من دەقم دابەزاندووە، لە دەقەکانم دەڵێم ئەگەر سوێنتان خوارد و بەڵام سوێندەکەتان لە دڵەوە نەبوو طەبیعی و ئاساییە، چکە من غەفور و ڕەحیمم و تەقیە لە ئیسلامدا هەیە. فرتوفێڵ لە کافرەکان بکەن لەگەڵ ئەوەش لەگەڵتان باشن، بەڵام لە دواوە خەنجەری ژەهراویان لێ بدەن. و سەبارەت بە قەزیەی ڕەیپ لە لای ئەڵڵای قورئان ئاساییە، تەنها ڕێیپستەکان دەچنە بەهەشتی ئەڵڵای قورئان و محەممەد،
یەک دەڵێ تۆ نەتدەبینی من دەقێکم دانە بەزان سەبارەت بە دەست درێژی سێکسی تۆ بێت وایە من ئەڵڵام گەمژەم خۆ من دەمبینی بەڵام ویستم چاوپۆشی بکەم بڵێم ڕەیب کارێکی پیرۆزە ڕەیب کارێکی زۆر پیرۆزە چونکە ئەگەر هات و سەیری دەخەکانی قورئان و فەرموودەکانی محەممەد بکەن دەبینن قسە لەسەر ڕەیب ناکە تەنها قسە لەسەر زینا دەکا زینا و ڕەیب دوو حاڵەتی گیان زینا ئەوەیە دوو کەس بە ئارەزووی خۆیان سێکس لەگەڵ یەکدا بکەن بەڵام ڕەیب کە دەست درێژی دەڵێن نەکە ئەوەش سیرکەن دڵێ گەوجینا من ژنانی ناموسڵمانم دەکرد بە ملک اليەمین ڕەیب بوو ئێوە بۆتان هەیە لە ئەوروپا زۆر ئاساییە کاتێک ژنێکی ناموسڵمانتان بینی دەست درێژی سێکسی بکەنە سەر و ئەگەر ئارەزووتان کرد بە گروپ بیکەن چکە بە هەشتەکەی من گروپ سێکسی تێدایە باش بە هەشتەکەی من گروپ سێکسی تێدایە ئەگەر هات و سەیری ئەوە بکەین بەهشتی ئیلاهی قورئان بەهشتەکەی محەممەد کەوا بە موسڵمانانی داوە جگە لە مرۆڤێکی درۆزن و ڕیاکار و سایکۆپاث و ڕەیپست و بەچەبازی تێدا نییە سایکۆپاث بەو مانایی کە تۆ دڵت خۆش دەبێ کاتێک ئازاری کەسێکی تر دەیت لە ژێرناوی جیهاد لە پێناو ئەڵڵا سایکۆپاث بە مانای ئەوەیە تۆ هەست بە خۆشی دەکەی کاتێک لەگەڵ گروپێکی موسڵمان بەیەکەوە دەست درێژی سێکسی دەکەنە سەر ژنێک کچێک هاوار دەکا لە بێدەسەڵاتی خۆی و دەسەڵاتی نییە سایکۆپاث بە مانای ئەوەیە کە تۆ خۆشی دەبینی لە پەڕاندنی ملی کافرەکان و بە بینینی خوێن سایکۆپاث بە مانای ئەوەیە کە تۆ خۆشی دەبینی کاتێک دەست و پێی کافرەکان دەبڕی هەروەک چۆن محەممەد کاتی خۆی دەست و پێی خەڵکی عەقلی بڕیوە و لە بیابان فڕیداون سایکۆپاث بە مانای تیرۆر سایکۆپاث بە مانای تۆقاندن هەر مرۆڤێک بڕوای بەم شتانە هەبێ بە تۆقاندن و ترساندنی کەسانی تر بەسەر بڕین بە خوێن بە ئازاردان ئەو مرۆڤێکی ئاسایی نییە لە ڕووی سایکۆلۆجیەوە مرۆڤێکی نەخۆشە و هەروەها ئەڵڵای قورئان پێمان دەڵێ عاقڵەکان لە بەهەشتی من جێگایان نابێتەوە من مرۆڤی بێ عەقڵم دەوێ هەر لەبەر ئەوەش دەقی قورئانم دابەزاندووە گەوجینە دەڵێم پرسیار مەکەن پرسیارکردن خراپە بەبێ عەقڵی بمینێنەوە و دەڵێ لە ڕاستیدا ئەگەر هاتوو بەبیرتان بێ من ئادەمم لە بەهەشت دەرکرد و دادە حەواشم دەرکرد چونکە سێویان خوارد سێوی مەعریفە ویستیان عاقڵ بن کاتێک ویستیان عاقڵ بن لە بەهەشتەکەی من جێگای نەبەوە من یەک شولاقم تێ هەڵدان و فڕەمدانە سەر زەوی ئەگەر هاتوو بیان ویست باە بە گەوجەیی بمێننەوە بە گەمژەیی بمێننەوە ئەوە لە بەهەشتەکەی من جێگای دەبەوە لەبەرەوە بەهەشتەکەی ئەڵڵا و بەهەشتەکەی محەممەد تەنها شوێنی مرۆڤانی بێعەقڵ گەوج درۆزن ڕیاکار سایکۆپاث ڕەیپست بەچەباز ئاژەڵبازی تێدا دەبێتەوە وەروەها دەڵێ ئەو کەسەی بە تڕێک دەستنوێژت دەشتێ و دەستنوێژت چاک دەکرێتەوە لە ڕێگای شۆرینی دەموچاو بۆچی گانی ماڵ ئاواییت لە خێزانەکەت نەکرد کاتێک مرد من ڕێگام داوە من دەقێکم دا نەبەزاندووە کە بڵێم حرامە و لەم دنیای ژنتە و لەم دنیای ژنتە دەبوایە دوا خۆشی ماڵ ئاوایی لە ژنەکەت بکەیت ژنان خۆشین دەبوایە دوا خۆشی بکەیت دەبوایە ئەمەش تاقی بکەیت و وەکو پێغەمبەری ئەڵڵا چۆن لەگەڵ دایکی عەلی بن ئەبی تاڵب لە گۆڕەکەی موداجعەی کرد کراسەکەی داکەناند و ئەڵڵا دەڵێ نەک تەنها ئەوە من بۆ نمونە تێڕوانینی منە بەڵکو پێغەمبەرەکەشم ئینەه لەقەول ڕەسوول کەریم کراسەکەی داکەن لە ناو گۆڕەکەی موداجعەی لەگەڵ کرد گەوجە تێبگە ئەمەیە ئەخلاقی میلەتەکەی ئێوە بابێن تۆزێک ستاتستیک با قسە بکەین لە ڕووی ئامارەوە تۆزێک بابێن قسە سەبارەت بەم بابەتە بکەین لە زۆرێک لە وڵاتە سوننەکان 180 بۆ 190 خەڵک پشتیوانی لە شەریعەتی ئیسلامی دەکات
شریعەتی ئیسلامی شتێکی زیاتری تیا نییە لەو شتانەی کەوا من باسم کرد. شریعەتی ئیسلامی دەڵێت دوو کەس خۆشەویستی بکەن بە ئارەزووی خۆیان دەبێت جەلب بکرێن بەردباران بکرێن. شریعەتی ئیسلامی دەڵێ ڕەیب لە ژێرناوی مولک اليەمین پیرۆزە و حەڵاڵە. شریعەتی ئیسلامی پێمان دەڵێ دەبێت دەست ببڕێت، دزە بچووکەکان ئەڵبەتە، چونکە عومەری کوڕی خەتاب گەندەڵترین کەس بووە، عوسمانی کوڕی عەفان گەندەڵترین کەس بووە، ئەبوو بەکر گەندەڵترین کەس بووە، خودی محەممەد گەندەڵترین کەس بووە. و هەروە شریعەتی ئیسلامی پێمان دەڵێ بۆ نمونە لە ژنان بدەن. شریعەتی ئیسلامی پێمان دەڵێن ژن فتنە نابێت لە ماڵەوە دەربچن. شریعەتی ئیسلامی بانگێشە بۆ تند و تیژی دەکا. شریعەتی ئیسلامی کوشت و کوشتاری کردووە بە چەمکێکی پیرۆز لە ژێرناوی جیهاددا. هەموو ئەوانە شریعەتی ئیسلامین کەوا تەداخل لە ژیانی کۆمەلگا و تاک دەکا. واتە ١٩٠ خەڵک بڕوای بەوە هەیە کە ژنان بێعەقڵن، کەم عەقڵن، دەبێ لێیان بدرێ، دەبێ بپێچرێنەوە، و هەروەها بڕوایان بە دەستبڕین هەیە، بڕوایان بە خوێن ڕشتن هەیە، بڕوایان بە دەست درێژی سێکسی هەیە لە ژێرناوی مولک اليەمین، بڕوایان بە کۆیلایەتی هەیە کە مرۆڤ بکا بە کۆیلا و هەتاوەکو دوایی. ئەمە شریعەتی ئیسلامیە. و شریعەتی ئیسلامی بڕوای بە ئاژەڵ بازی هەیە. یعنی ئەگەر هیچت دەست نەکەوت لەو بیابانە بووی حشترێکت دەستکەوت بە قودرەتی قادر زەوقت هەڵسا و ئەو زەوق هەڵسانەی تۆ لە لەوح المەحفوظ نووسرا بوو بەر لەوەی کەوا مرۆڤایەتی و گەردوون لەلایەن ئەڵڵای تەبارەکە و تەعالە دروست بکرێ. ئەڵڵای تەبارەکە و تەعالە نووسی بووی عەبدولقەهار، عەبدولسەمەد، عەبدولمنتەقیم فلانە کات فلانە ڕۆژ لە بیابان زەوقی هەڵەسێ حشترێکی لا نزیکە دەیخاتە زەی حشترەکە. ئەڵڵا نووسیوێتی لە لەوح المەحفوظ. تۆش چار ناچارە دەبی بیکەیت. یعنی ئەڵڵا نووسیوێتی لە تابلۆی پارێزراوی ئاسمان نووسیوێتی دەبی بیکەیت. یعنی چارت ناچارە تەڵەگەی. و حەدیسی ڕاستان هەیە سەبارەت بەمە. پێغەمبەرەکەتان دەڵێ خودای تەبارەکە و تەعالە بۆ هەموو مرۆڤێکی بەنی ئادەم بەشی خۆی زینای نووسیوە. یعنی هەموو مرۆڤێک دەبی بیکە. بەڵێ ئەمە حەدیسە. مەجموعە خەڵکانێکی نەخۆش دووچاری کۆمەلگای مرۆڤایەتی بوون لە پێناو ڕازیکردنی دڵی ئەڵڵاکە. ئەنجا لەوەش خۆشتر ئەڵڵاکەیان هەمان دنیای بۆ خوڵقاندون لە بەهەشتەکەی. ئەڵڵا سیر دەکا چۆن پیاوی موسڵمان سێکس لەگەڵ مناڵە لووسکەکان دەکا. جا ئەڵڵاکەتان تەشجیعتان دەکا. دڵەوەی بە قوربانی گەڵ و گونی بم، وای کە خۆشە زەوقی لێ دەبینم کاتێک سەیرەکەم. ئەڵڵاکەتان سەیر دەکا کەوا چۆن لەگەڵ مناڵە لووسکەکان ڕادەبوێرن. ئەڵڵاکەتان سەیرەکە کەوا چۆن لەگەڵ حۆریەکان ڕادەبوێرن. دڵەوەی بە قوربانی گەڵ و گونت بم، تخوا بەردەوام بە خۆشی لێ دەبینم. چکە ئەڵڵاکەتان سادستە. ئەڵڵایەکی سادستە حەز لەم شتانە دەکا. دەبی چ خودایەک بێ بە عەبدەکانی بڵێ قوربانی گەڵ و گونتان بم، تخوا کڕنۆشم بۆ ببەن، من حۆریم بۆتان دروست کردیە کەواعیبە ئەترابە، مەمچیان زۆر زلە و توندە، سمتیشیان گەورەی و توندە، نێوگەڵیان زۆر تەسکە و ئەبکارە و عوڕبەن ئەترابە، وەکو حشتری مەینە کاتێک بە کەڵەکە دێ ئاوە لێوارەکانی بۆتەوە حەزی لێتی. سەیری ئەم ئەڵڵایە بکە، بزانە چەند بە دوای خۆشی مرۆڤی درۆزن و ڕیاکار و سایکۆپات و ڕەیپست و بەچەبازە. ئەمە ئەڵڵاکەی ئێوەیە و ئەمە بەهەشتەکەی ئێوەیە. بۆ نمونە هەروە گوتم ئەڵڵای قورئان بەهەشتێکی دروست کردیە بۆ مرۆڤی بێعەقڵ. لە دوا لێکۆڵینەوەی زانستی سەبارەت بە پلەی ژیری مرۆڤ، هەموو وڵاتانی ئیسلامی پلەی ژیریان لە نێوان 80 بۆ 85.
یعنی پرسیاری گشتێ نزیک 100 پرسیار دەکرێتن پرسیارەکان زۆر گشتین خۆت دەتوانی دواتر بیکەی بچێ سەر IQ تست 80 بۆ 85 هێناوە کە معدلی یا تێکرای IQ لە مرۆڤی ئاسایی کەەوە عەقڵی ئاسایی بێ نزیک بە 95 بۆ 150 ناشە بۆ نمونە وڵاتە کافرەکان 6 وڵاتی کافری یەکەم نەک کافر لە ڕوانگەی ئیسلامەوە بتپەرست لە لووتکەی وڵاتانی جیهانن هۆنگ کۆنگ 108 هێناوە سنگاپورە 108 کۆریای باشوور 106 یابان 105 سین 105 تایوان 104 وڵاتانی ئیسلامی 80 بۆ 85 دواتە ئەڵڵا بەهەشتێکی دروست کردیە بۆ مرۆڤی بێعەقڵ سەرچاو ئەڵڵا بەهەشتێکی دروست کردیە بۆ بێعەقڵەکان و بالفعل ئەوەش پێمان دەڵێ لەبەر ئەوەی دادە حەوا چووە لای ئادەم گوتی ئادەم گیان با ئەو سێوە بخۆین گوتی و گوایە مەعریفەمان پێددا با بەبێ عەقڵی نەمینەینەوە کاتێک سێوەکەیان خوارد ئەڵڵا زانی گوتی چێوە دەتانەوەی فێرە عەقڵ بن عەقڵ لە بەهەشت نایخوا یەک شولاقی لێدان و فڕەیدانە سەر زەوی هەر لەبەرەوەش بەهەشتەکەی بۆ مرۆڤی بێعەقڵ دروست کردیە بەهەشتەکەی ئەڵڵای ئێوە شوێنی مرۆڤی عەقڵی تێدا نابێتەوە ڕەیب ئەمە بێعەقڵی بۆ نمونە بۆ بێعەقڵەکان بەهەشتی دروست کردیە ڕەیب جا ئاماری کوێتان بۆ بێنم ئاماری نەوەڵا ئێستا ئێمە لە سویدن ئامارێکی سویدتان بۆ دێنم باشە لە سویدن ئامارێک پیاوانی موسڵمان 102 پیاوانی سویدی پێک دەینن پیاوانی موسڵمان 102 پیاوانی سویدی پێک دەینن ئەو 102 بەرپرسن لە 178 حاڵەتی ڕەیب واتە دەستدرێژی سێکسی نەخشتان هێناوە 178 سەیریکەن 2% بەرپرسە لە 178 98 لە سەدای پیاوان بەرپرسن لە 122 نەخشتان هێناوە ملک اليەمینە زۆر تەبیعیە مادام ژنەکە ناموسڵمانە ڕەیبکردن حەڵاڵە و ڕێگای پێدراوە و ئەڵڵا کەشتان لە قورئاندا دەقی نییە و دەقی هەیە لە ژێرناوی ملک اليەمین زۆر تەبیعی و زۆر ئاساییە بۆ نمونە زۆر جارێ مەلاکان قسە دەکەن و مەلاشتان هەیە لێرەش قسە دەکە دەڵێ ڕۆژگارێک دێ ژنەکانیان دەکەین بە ملک اليەمین دێتەوە ئەگەر بۆت لوا و مەجای تێدا بوو دەتوانی دەستدرێژی سێکسیان بکەیتە سەر و لە دوار ریپۆرتکەوا سەیرم کردی لە سوید ئەنجام دەدرێ 50 گەنجی موسڵمان کچێک دەبینن دەوری دەگرن دانەیەکیان ڕەیپی دەکا چکە 50 کەسە دواتر نازانن چێ بۆ ڕەیپی کردیە تەواو بۆ ئەوی ببرا ناکرێت 50 کەس ئێمە دەڵێن بەس لە دەوری بووین ئەمە نازانین چێ بوو واتە 102 کە پیاوانی موسڵمان لە سوید 102 پێک دەینن 178یان بەرپرسن یعنی بەرپرسن لە 178 حاڵەتی ڕەیب دواتە بەهەشتەکەی ئەڵڵا بۆ ڕەیپستەکان دەبیتن و لە ڕوانگەی قورئانیشەوە محەممەدەوە حەڵاڵ نییە بەچەبازی ويطوف عليهم ولدان مخلدون الله عبد المكار عبد المنتقم ئەگەر خوداکەتان لە بەهەشتەکەیدا مناڵتان پێ بدا بۆ بەچەبازی خۆ دەبی بەچەبازی لەسەر گۆی زەویش دەبی حەڵاڵ بی بۆ نمونە لە دورگەی عەرەبی پەرتووچێکێ بە ناوی تاریخ الزەواج ما قبل الئیسلام بڕۆم بیخوێننەوە دەڵێتن مەسەلەی بەچەبازی لە دورگەی عەرەبی گرمەی هاتووە پێش ئیسلام دەڵێ گرمەی هاتووە بەچەبازی ئەوەندەی پیا و حەزی لە بەچەبازی بۆ ئەوەندە حەزی لە ژن نەبووە بەڵام کێشەیەکیان هەبووە زیاتر حەزیان لە مناڵی سپی بووە بۆ نمونە دەچوون لە منطقەی ئەنباتەکان گروپێک سەعالیک بەسەریان دادان ژن و مناڵیان دەینا ژنەکانیان دەفرۆشتەوە مناڵەکانیان بەدەست دێنا چکە سپی بوون سپی پێز بوون حەزیان دەکرد سێکسیان لەگەڵ بکەن
يعني ئەڵڵاکەت بەڕادەیەک سەمیع و بەسیرە هەموو شتێک دەبینی نەیبینی لە دورگەی عەرەبی ئەم دیاردەیە هەیە بەڵێ بینی ئەی بۆچی دەقیدانە بەزان چکە لە ڕوانگەی ئەڵڵاوە خۆی بەچەت پێدەدا لە بەهەشت چۆن قەدەغەی بکە قەدەغەی ناکە و دەقیشتان نییە نەکەرەوە خوداکەتان دەڵێ مناڵەکانتان فیتنەن بابی بابم هینیانکەم فیتنەن ئەوانە فیتنەن مناڵەکانتان فیتنەن زۆر طبیعیە لەبەر ئەوە دەقێکتانیە لە قورئان و لە حەدیثەکانی موحەممەد بەچەبازی حرام بێ ولا ڕوانگەی فقهی ئیسلامیەوە شەریعەتی ئیسلامیەوە ئەگەر هاتوو دەقێکی ڕوونی قورئان نەبێ دەقێکی ڕوونی موحەممەد نەبێ سەبارەت بە مەسەلەیەکی تایبەت ئەو مەسەلە تایبەتە حەڵاڵە 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 هەر لەبەر ئەوەش ئەگەر نمونەی سعودیە بێنینەوە 125 مناڵانی سعودیە لەلایەن باوچیان برای گەورەیان مامیان ئامۆزایان دەستدرێژی سێکسیان دەکرێتە سەر ئەمە چۆن کراوە ئەم ئامارە یەک مناڵ لە 4 ئەو مناڵانە گەورە بوون لە زانکۆن ئێستا هەست بەوە دەکەن کاتی خۆی دەستدرێژیان کراوەتە سەر هین کرا ڕاپرسی لە ناویان کرا 125 گوتیان بەڵێ مناڵ بووین دەستدرێژیمان کراوەتە سەر لەلایەن زۆر بەشیان هەر 125 خزم و کەزنا بەڵام نزیک 118 لەو 125 باوک برای گەورە ئامۆزا خاڵ مام و یەکێک لە باشترین مەلاکانتان خۆناوی چی بوو کەوا 2 ساڵ بەر لە ئێستا ناوەکەیم لە بیردمای بەڵام دواتر دای دەبەزێنم کەوا بانگێشێکی سعودی وەهابی بوو لە تەلەڤیزیۆن دەرەچوو زمانی درێژ بوو دەستدرێژی کردە سەر کچە تەمەن 3 ساڵیەکەی ڕایپی کرد کچەکەی کەوتە ئینعاش بۆ ماوەی 2 هەفتە مایەوە دواتر مرد چۆن غەرامەیان کرد نازانم بە چەند هەزار درهەمە دینارە کردیان گوتیان لە بەروی بەرپرسی کوشتن بووی بابی بابم خەریکی هینم دواتر تەلەفۆن بۆ دەکەمەوە سەبارەت بە ئیسلام و بە چەبازی و ولدان مخەلەدون باشە کاکە برا دەی سەرچاو اینجا ئەمە دواتر ناوەکەی دادەنێم وەلحاصڵ نەک لەبەر ئەوەی دەستدرێژی سێکسی کردیا چکە لە شەریعەتی ئیسلامی یاسایەک نییە سەبارەت بە دەستدرێژی سێکسی بۆ سەر مناڵ دەق نییە محەممەد حەدیسی نییە لەبەرەوە بۆ نمونە لە ئەفغانستان بە چەبازی گرمەی دێ و زۆر طبیعیە و دواتر دەچی لە مزگەوتیش نوێشەکە و دەڵێ لە کاتی نوێشکردنەکەی لەبەرەوەی پێشووتر سێکسی لەگەڵ مناڵێک کرد ئەی خودای تەبارەکە و تەعالە بە بەهەشتەکەتە شادمان بکەوە بەڕاستی ئەو مناڵانە زۆر خۆشن وەروە خودایە دەڵێن خۆشت جار بەجار سەیر دەکەی و تەشجیع دەکەی دڵێ قوربانی گەڵ و گونت بم دەی بۆی بڕۆوە لێدە شەفیق لە بەریتانیا لە ساڵی 2015 450,000 بۆ 800,000 مناڵ دەستدرێژی سێکسیان کرا سەر لەلایەن چێ لەلایەن موسڵمانەکان بەڵام نازام ئایا ئەو 450 تا 800,000 بۆ ماوەی چەند ساڵ لە خلالی چەند ساڵ بووە و بینیشتان بانگ مەلایەکی پاکستانی بوو هیندی بوو ساڵێک بەر لە ئێستا لە بەریتانیا دەستدرێژی سێکسی کرد و ڕای کرد نەجاتیاندا زۆر طبیعی یعنی ئەگەر هاتوو مەلایەک شارەزایی هەیە لە فقی ئیسلامی لە قورئانەکەی لە هین بە چەبازی بکات دەزانی دەق نییە کە ڕێگا بگرێت لە بە چەبازی دەقتانیە لە فقی ئیسلامی و درۆ مەکەن دەزانم ڕیاکار و درۆزنن و ئەڵڵاکەتان بە هەشتێکی دروست کردیە بۆ ئەوی ڕیاکار و درۆزن تەممەڵی چیتان دەوێ ئەی ملەت نان و گان و ئیسرحات بەوە بەهەشتەکەی ئێوەیە باشە تەممەڵی لە ئەڵمانیا بۆ نمونە بێنینەوە ڕێزم هەیە بۆ ئەو کەسانی لە سۆشەڵن ئەوە بە هیچ تێمەگەن هەیە بۆ نمونە ئیشی دەست ناکەوێ بکچکە لە زۆرێک لە وڵاتانە پێویستیان بە جۆرێک لە شادا هەیە وە شتێکی زۆر تەبیعی زۆر ئاسایی و خۆشم گەیشتمە ئوسترالیا 2 ساڵ یەکەم لە سۆشەڵ بووم من کێشم لەگەڵەوە نییە بەڵام 90 تەنها لە ناو تورکەکان کراوە تورکەکانی ئەڵمانیا 180 بۆ 190 لەسەر سۆشیەڵن
بەمەبەستەوە کار ناکەن. بۆچی؟ چکە لە ڕوانگەی ئیسلامەوە وەلا وڵاتانی ئەوروپی خۆتانزان ئیش بکەی دەبی زەریبە بدەیت. لە ڕوانگەی ئیسلامەوە پێدانی زەریبە بە وڵاتێکی کافر حرامە. تۆ بچی زەریبە بدەیت بە وڵاتێکی کافر حرامە. و نەکەر ئەوەش پیرۆسترە ئەگەر هاتو ئیش نەکەی وە زەریبەیان لێ وەربگری. ئەو زەریبەیە وەکو جزیە وایە چۆن لە مەسیحیەکان وەردەگری لەبەرەوە دوو پیرۆزیە. یەکەچیان ئەوەیە کەوا تۆ کارێک حرام ناکەی کەوا جزیان پێ بدەیت. دووەمیان پیرۆزە لەوەی کەوا تۆ بەشێک لە جزیە لە ڕوانگەی خۆت و دەڵێ ئەو جزیە من لە مەسیحیەکان وەری دەگرم وەردەگرێت. وە لە بەریتانیا ئامارەکە زۆر سەرەوەترە. مناڵ دروستکە 12 مناڵ دروستکە مانگانە 3500 یورۆی ئەڵمانی وەرەگری وەلەو لاوەش خانوو دەکڕی و دوکان دەکڕی و نازانم سیارەی مارسیدس لێ دەخوڕی و هەتاوە کوتوایی زۆر تەبیعی. باشە ئەمەش سەبارەت بە تەمبەڵ. ئێستا نیشانماندا بێعەقڵن، نیشانماندا ڕێیپستن، نیشانماندا بەچەبازن. و مەوزوعی بەچەبازی پێغەمبەرەکەتان کردوویەتی ئازیزەکەم بۆچی تووڕە دەبن کاتێک دەڵێن پۆدۆفیلیا یا بەچەبازی. من نازانم یعنی توراسی ئیسلامی مامە بوخاری گیان پێمان دەڵێ دادا ئائیشە تەمەنی 5 ساڵ و 9 مانگ بوو، یعنی 6 ساڵ بوو بەڵام بە قەمەری دەکات 5 ساڵ و 9 مانگ. و لە 8 ساڵ و دەمانجی سەرجەی لەگەڵ کردووە. و مامە خومەینی گیان مەڵن خومەینیەوەنێ بەقەت هەمووتان بەقەت هەموو سنن لە شەریعەتی ئیسلامی دەزانی. مامە خومەینی گیان دەڵێ لێخشاندن زۆر تەبیعی و زۆر ئاساییە. و هەموو فقەکان فقی سیرکەن، یعنی مەوزوعەکە بەو شکل و شێوەیە. هەر چوار مەسهەبەکەی سنە و مەسهەبی شیعە لەسەرەوە هاوکۆکن، لایەنی کەمی هاوسەرگیری نییە، دەتوانی لەسەر پێشکەمارەی بکەیت. باسی ئەو بابەتەم کردی کاتی خۆی، چکە لە سوڕەتی ئەننور پێمان دەڵێ ئاەتی 4 لەسەر پێشکە دەتوانی مارەی بکەیت مادام مارەت کردەوی بە حەڵاڵی خۆت. ئێسمێڵ قوت مەوزوعەکە وایە چاوی چاوم. ئێستا تۆ خوشکت پیاوێک هاتە خواز بێنی مارەی کرد، مەلاکە فاتحەی خوێند، هەتا وەکو دەیگوێزێتەوە لەگەڵی دەستە دەرەوە و پیاسە دەکا و ماچێک دەکا حەڵاڵی خۆیەتی، کەیفی خۆیەتی سێکسش بکەن حەڵاڵی خۆیەتی. تازە هەمان شت وایە کاتێک مناڵەکە لەسەر بێشکەمارە دەکرێت حەڵاڵی خۆیەتی. جا لێی دەخشێنێ دەم دەخاتە دەمی زۆر تەبیعی زۆر ئاساییە لە ڕوانگەی ئاینەکەی ئێوە. بەڵام هەر چوار مەسهەبەکەی سنە دەڵێن نابێت بیجوێز، دەڵێن کاتی سێکسکردن دیاری ناکەین، یعنی بڕۆن بخوێنەوە، یعنی زۆر سەیر و سەمەرە. دەڵێن دەبی بابی کچەی لەگەڵ زاوا دابنیشێ قسە بکەن سەبارەت بەوەی ئایا کچەکە یعنی تحملی چووکی پیاو دەکا یان نا، یعنی تحملی ئەندامی زاوزەی نێرینە دەکا بچێتە ناویەوە یان نا. و هەروەها دەڵێن هەندێک کچ هەیە لەگەڵ ئەوەی شتەمەنی مناڵە بەڵام خەپ لە خەپانە و تحمل دەکا بچێتە ناویەوە. لەبەرەوە لایەنی کەمی تێخستن دیاری نەکراوە. بەڵێ بڕوا بکەن هەر ڕێک ئاوە لە فقهی سنە دەڵێن لایەنی کەمی سێکسکردن دوای ئەوەی مارەی دەکەی نییە. جا ئیمام خۆین دڵ لێی بخشێنە و بەدەستی خۆت ڕەحەت بکە و ئەوانە هەموو چکە حەڵاڵی خۆتە. بەڵام شیعە دەڵێ لایەنی کەمی سێکسکردن 9 ساڵە نابی، لە 9 ساڵ نابی کەمتر، لە 9 ساڵی تەواو دەی بیگوێزیەوە. بەڵام سنە دەڵێن ئەو 9 ساڵە بەڕاستی قسەی قۆڕە کچ هەیە خەپ لە خەپان و قەڵەوە لە 6 ساڵی تحمل دەکا. سیرکەن لە 6 ساڵی تحمل دەکا بچێتە ناویەوە. اینجا تەمەڵیش ئەوە ئاماژەمان پێی کرد. ئیتر درۆکردن تەقیەتان هەیە. خوداگەتان دەڵێ مەبن بە هاوڕێی کافرەکان، بە ئەولیا قوبوڵی مەکەن، بەڵام لە پێناو بەرژەوەندی خۆتان درۆ بکەن کاگەجیان. یعنی بۆ نمونە بەیان تۆ دەچیتە دەوام لە دایرەیە گیژدەکەی سویدیە مستەر جۆن دەبینی بۆ نمونە وە نابێت تۆ سڵاوی لێ بکەیت، دەبی ئەو سڵاو لێ بکە. کاتێک سڵاویش لێ دەکەی سڵاوەکەی جواب بدە وەڵام ناو دڵ بڵێ ژنت ئاوا لێ بکەم. کە دەکەی ژنت ئاوا لێ بکەم، ئاوا یعنی بەڕقوقین
سیرکە یعنی لێرە و بۆمان ڕوون دەبێتەوە ئەڵڵاکەتان ئەڵڵای قورئان ئەڵڵایەکی سادستە بەهەشتێکی بۆ درۆزنەکان و ڕیاکار و سایکۆپاث و ڕێیپست و بەچەبازەکان دروست کردیە ئەو بەهەشتە پیرۆزی ئێوە بێ و هەروە بۆ بێعەقڵەکان بۆ بێعەقڵەکان دروست کردیە و هاتوون ئەوانەمان پێدەفرۆشنەوە بەدەقی ئیلاهی بەدەقی ئیلاهی باشە ئێوە درۆزن ئەگەر درۆزن نەبن لە ئەوروپا ناژین ئەگەر درۆزن نەبن دەگەڕێنەوە لە وڵاتەکانی خۆتان دەژین ئەگەر درۆزن نەبن دەچن لە بیابانی عەرەبی دەژین و بە پێخواسی دەگەڕن چکە احتیمالە هەر شوەیەکەوە قاشی لەسەر دادەنێ کاتی خۆی قاچی پێغەمبەری نازداری بەرکەوت بێ ئێوە دەچن لە جاتی ئێوە بم دەچن دەبن بە حوشتروان ڕۆژانە میزی حوشتر دەخۆنەوە لە جاتی ئێوە بم دەچم دەبم بە لە حوجرەی مزگەوتی نەبەوی خزمەت دەکەم لە جاتی ئێوە بم دەچم لە کەعبە ڕۆژانە جارێک عەمرە دەکەم لە جاتی ئێوە بم دەچم بۆ وڵاتانی ئیسلامی بەڵام ئێوە درۆزنن ڕیاکارن چکە ئەگەر بە فەعلی بڕواتان بە پاچی مرۆڤ هەیە چکە کاتێک لە بازار دەرەچی هەر زینایە بۆ نمونە کاتێک من پیاسە دەکەم لە یۆتۆبۆری چاوم بە سینگ و قاچی جوانەکەوێ کەواعی بە ئەترابە هەر لەبەر ئەوەش یەکێک لەو خوێڕی و سەرسەریانەی کە دوێنێ ئەم کارەی کرد پێیان گوتیان مەشروب خۆرە بەردەوام خەریکی ڕابواردنە کلیاک دەچێشێ وتم ئەوە موسڵمانی ڕاستەقینەیە چاوی چاوم وتم ئەوە ئەسڵن موسڵمانی ئیارە 24 موسڵمانی ئیارە 24 خۆ ئەخیرەکەی ئەگەر هات و لەولا شتێک بە پێی نیژنەکەی ئەڵڵاگەت پێت دەڵێ من غەفور و ڕەحیمم ئەمە بەهەشتەکەتانە جا لەبەرەوە بەهەشتی وامان بەیەک پولی قەڵب ناوێ وە پێویستیشمان پێی نییە ئەم بەهەشتە پیرۆزی خۆتان بی بەڵام بڕوا بکەن ئەو بەهەشتە بوونی نییە ئێوە لە خەیاڵێکدا دەژین کە بەردەوام دەگەوجێندرێن ئەم بەهەشتە بوونی نییە لەو خەون و خەیاڵەی تیایدا دەژین بە ئاگاوەرنەوە بەهای پیرۆزی مرۆڤایەتیتان لە دەست داوە دەزانم ژیان خۆشەویستە و هەر یەکێک لە ئێوە کاتێک لەسرە مەرگایە هەروەک چۆن پێغەمبەرەکەتان دەیگۆ من و ڕۆژی قیامەت ئاواین چکە حەزی دەکرد کاتێک بمرێ زۆر لە گۆڕەکەیدا نەمینێتەوە دەست بەجێ زیندوو بێتەوە ڕۆژی قیامەت بێ دەزانم هەر هەمووتان کاتێک لەسرە مەرگان دەست بەجێ حەز دەکەن ڕۆژی قیامەت بێ خوداکەتان بێدەسەڵاتە چکە خوداکەتان بتێک بووە لە کەعبە کاتی خۆی محەممەد لە بتێک خستوویتە مێشتی ئێوە لەسەر بنەمای ترس و تۆقاندن واز لەو گەوجێتێ بینن هیچیت ڕخۆتان مەگەوجێنن من بۆ ئێوەمە ڕاستیەکەی من باکم نییە ژانی من خۆشە و من هیچ کێشەیەکم نییە و باچیشم بەوە نییە کە دوای مردن چیم بەسەر دێ كلنا سەواسی هەمومان وەکو یەکین زیندوو بوونەوە هەبێ ئەوە هەر کەسێک لەسەر بنەمای کار و کردەوەکانی بەرامبەر بە مرۆڤایەتی مامەڵەی لەگەڵ دەکرێت پشتیوان عەبدوڵڵا تۆ چیت کردیە بەرامبەر بە مرۆڤایەتی ئازاری کەست داوە دەست درێژت کردوتە سەر کەس خوێنی کەست ڕێشتووە درۆ لەگەڵ کەس کردووە پارەی کەست خواردووە نەخێر ئەی عەبدو جنس لەتیف تۆ ئارە وەڵا بابی بام تۆ ژنی خەڵکیش زەوت کردیە سەیرە بەڕاستی ئەنی ژنی خەڵکیش زەوت کردیە یعنی چێژەکەی ئێوە لەوەدایە سیرکەن سەیری خودای عیسا بکەن هەر بەجددی سەیری خودای عیسا بکەن بە تەواوی خودایەکی جیایە لەگەڵ خودای ئیسلام ناکرێ ئەمە هەمان خوددا بن ڕاستە ئینجیل تندوتیژی تێدایە بەڵام بۆچی چکە ئینجیل پەرتوش تەوراتیشی خستۆتە چکە ئیسا وەک تەکمیلەی موسا هاتووە ئەویشی قبول کردی و خستوویەتە ناو پرتوکەی لەبەرەوە تندوتیژی تێدا بەدی دەکەی بەڵام فەرم و سەیری فێرکاریەکانی عیسا بکەن ئینسانێکی ئاشتی خواز بووە ناکرێ خوداکەی ئیسا دەڵێ
هەمووتانم خۆش دەوێ. خوداکەی محەممەد ئاماژە بە خۆشەویستی ناکە، باز لە ڕق و قینە دەکا، دڵێ بیان ترسێنن بیان تۆقێنن، ناکرێ ئەمە هەمان خوددا بوو بێ. باشە هیوادارم گەنجانی وڵاتەکەم وشار ببنەوە، هیچی تر بەدوای ئەو شێخ شەیتانانە مەکەون. مرۆڤایەتی بکەن بە ئامانج، مرۆڤ بوون بە بنەما. ئێمە دەڕۆین و نامینینەوە، بەڵام مناڵەکانمان دەمینینەوە. با کار بکەین لە پێناو بەدیهێنانی ژیانێک بۆ نەوەکانی داهاتوو. چکە من خۆم دەڕۆم و نامێنمەوە، بەڵام نەوەکانم و زۆڕیەتەکانم دەمێننەوە. و بۆ زۆربەشتان حاڵەتەکە بەم شکل و شێوەیە، بۆ زۆربەتان حاڵەتەکە بەم شکل و شێوەیە. ئەو پارادۆکسەی لە ئاینەکەتاندا دەیبینم شتێکی زۆر سیر و سەمەرەیە. خۆشەویستی نێوان کوڕ و کچێک حرامە و زینایە و دەوی بەرباران بکرێ، بەڵام ژنتان گرت دەستدرێژی سێکسیتان کردە سەریان لە خارجی ئیرادەی خۆیان، ئەمە ملک اليەمینە و پیرۆزە. سەیرە ئێوە لەبەرەوەی خۆتان کەسانی نەخۆشن لە ژێر کارکردی ئەم ئاینە هاتوون خودایەکتان دروست کردیە کە هەمان تەسەڕوفات و هەڵسوکەوتی محەممەدی هەیە، هەمان تەسەڕوفاتی هەیە بێکەم و زیاد. کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین.